كلام يوم إلى فصاد على شوي. بەخوا سەیری ئاو دەست و دەراکەم دڵم یەحیا بێتەوە. هێشتشتی کوردستان هەر جوان بووە. ئەوە ڕوون کرد تۆش بە چایەکەی بێنایە. شاي چی من لەخەر خەموخەفەت هابوو من لە خەموخەفەتە دەست بچێت هێجیش. لا حول ولا قوة إلا ژنەکە خەموخەفەتی چی ئەوە هاتوونێتە ئێرە ماشەڵڵا سروشتێکی خۆش. ئیتر چی دێ لەوە زیاتر؟ خۆشەوە. آخر چۆن خەفەتمانیە 200,000مان پێی لێ بێ بنەم شوێنە ها؟ ژنەکە ئێمە چەند گوندمان کرد چەند دێهاتە و دێهات ڕۆژین ها حکمت لەوە هەرزانترمان دەستکەوت. ئەزانم ئەڵم بەشکەم بە کاکەریم بڵێ بانی کەی یا بچی بۆ لای بڵێ تۆز شتێکمان بۆ کەم کەرەوانێ. والله الحەقی من کەریمم بینیەم بەیانیە. ئێ وتی کاکە دوای نیۆڕۆیەم بۆ کرێخانۆکە. ئێوتم باشە یەت کە هات پێڵێن باش پێی بڵێ خێری لەگا. مەزڕۆڵە تۆ زێ و مەڕانە بەرە دەرەوە کوڕم. بۆ کێ بدەم بەرەوە ڕەفیقی من لە ساوڵەکە و ئیزگان کەوتووە. باشە ئێ کوڕم ئاخر یعنی ئەرە جوێیان ماوە؟ نیان ماوە دەبینیت با بچێ بیت تۆ زێڕۆڵە جوێیان بەرێ کوڕم هەر ئەوەنە نانە ڕقەیان خوا هەر شێت بوو مەڕانە. دوای بزانم شتێکیان. ڕۆ ئەهام دەست و دەرم بۆ خۆ سەوز و جوان با تۆ جە بلە وەڕن. ئەڵێم حکمت گوێ بگرە ئەمە شار نییە ڕۆڵە حەز لە کچانی ئێرە نەکەی بە ناموسم هەزار جوو شتەقماتیێنە لێ پێشە لە باوکە بەربارانمانە ناناشتی وا هەرگیز ئوتم ئەمە دنیا با هەر بزانێ ئێرە عادەتیان جیاوازە ڕۆڵ چۆن کوڕم احترامی خەڵک بگرە و وا بزانێکێکی لەم گوندە ئەڵێم دەرگایە دەڕاکە حکمت ڕاکە کوڕم بزانە باش کێرە کەریم نییە ئیشەڵڵا ئەو بێخوای پێڵێ وی کاکە کرێ خانۆکەم زۆر و تۆزێکمان بۆ کەم کەرەوە دڵی نەرم بێ ئیشەڵڵا نییە ئەوە أنا دانا دابا مشكاكان يا كريم فرموا السلام عليكم. أيوة أخوة بخير بي ست شاوة يا أخوة باشي خير سلامة بالنشاء خير وبركاته هنا أبي يا أخوة اخوة سلامة خير يا أخوة ماشي رولا عمل ليش خالص جان حال وأحوال وتندرسي وشو اخوة اخوة الرحمن بيبقى بعجبيني ان شاء الله استاباسي تومانك أنا والله بخراب يا باشا ايوه لا يا هر وصف وسناي تو باشا مالتانا هذا ان شاء الله بوكري خانوك هات انا والله قال عزيزني بنجا خوي ساحر خاني وافي خو شكلي تشكي دبستوني ما ولا درقا بابل او معاشكي تدقيا ضلي ساحدك حقي خوته حقي خوته مالي بس خالة كريم جان والله يشتك هي نازم شلون بيوبرين يعني بيلي اعتيادية والله كوبونويش عائلي ما كل هسكن ماني 200,000 مال لي ولا قريب كريه توزك زورني توزك بمان كم كرو والله 200,000 شي كاك جان خو شي زين شو ليس زلامي واحد شي على جو كما يا بدو ما سوي اخوه ازانم روحكم ازانم تشاور راسكم بلام كنا بيد يعني اخي والله يتوزك زحمتها اقل بو مامكي بصل ممنونك والله زين شو ناتو انا بيكم بصل وبي وبلا يا باش كمينيه شو كيسا خو من قربيان بخلق هزاران خلق دسيتو ما جا قابين كاكا كريم جان صزورة بس كما مامكي بحفتا بيان انا بو حد ببلاش درت انا ما يصير يشتان يفاني خون بدا دايكا كبلا عقبوتا نايري عربانك راجع شو خو حافظ تابع بچي خالك يمدر مانك درناكم بزقر بو نايري خو حافظ والله برا لحفتا بين زيات الناينه ما ناتو انا منش كاكا جا حفتا بينش كي باري ناتواني يعني تشبكين يعني خو حافظ تام ببرد درمانك درناكم بس بابا درمانك لا درمان عزايتي كاكا احمد جان شدة تفاهم فوش اخي والله حزناك معاي كاكي ما دام ينبو درمانك كاكا جان براش تو تتشن حفتا بيان حفتا وبيج حكم لله بالا برخاتري براش حفتا وبيج بوجداني روحك مزاين شان اما نوازي بين ما كنت هردو شي بيك ورا چۆشتی وابێ کاکە جان خۆ خانوم نەدۆزیەوە بە ساقە بوو بە دڵێنی عربانەکە و ڕاکێشە ئەوە چێ کاکەری خۆی سێمە ڕێکەوتی لەسەر وتانە بە قوربان ئاخر ڕێکەوتین دە تۆ هیمانی پێشوم بەرێ ئەنجا ئەگەر نەبێت چی بکەین یعنی ئێ نییە چۆڵی کا ئەمە هەڕڵێت چۆڵی کە ئەمە دە تۆ زانی چی کاکە دە تۆ وازەوە بێنە بێ قەزابی دە تۆ بۆ بێتە حەبولی زەلامێکە کوژیت چی بەڵای کیشمانەکەی ئێوە زۆر قسەی تامەکەن کاکەریم جان ئەو کاکەری ڕۆی هەڵی بە خۆڕەژیرێت ئەرێ ڕەشە وڵاق
ئەڵێم ڕەشە وڵاقەکانی منە نەدیوە ئەرێ احترامی خۆرابرێک ئەگەر ڕەشە وڵاق چییە؟ یەخۆ من بەخسەم تۆ نیە بڵێم ڕەشە وڵاق ئەڵێم بەساقم وڵاقەکانی منە نەدیوە لەو چەمەوە هاتی ناخێ نەبینیوە کوڕی ڕەشە لێم قەوماوە خوڕکراوە بەو سەرەبا خێر چی بووە؟ چەند ساڵە ئەو خانوە چۆڵە نەماوە بە کرێسە بەم لیشکا و میامە بە کابراک من ئەڵێم بە 200 ئەڵێ وەڵا 100 زیاتر نایم زوو شتێکە ئاواکە دەمانچەم لێ دەرێنێ هەرزی ڕەب کرد بەڕاستە هەرەوە ناشیناسی؟ ئەمە یەکەم جارە بیبین ئەی کاکە دەخەتای تو بۆ خانوویەتی بە قوربانی چاو دە بڵێم چی ڕۆڵە چەند ساڵە چۆڵەتم با دوو پول بدەست وەڵا یەک شتی بێ بڵم حل ئەوەیە نابێ پیایی ئاوا لە منتیقەیە بێ کاکە ئەبێ دەری کێنی ئاوا ئەرە وەڵا دەوەڵا بێ هەوڵێکم لەگەڵا بێ بڕۆ با بڕۆ بڕۆ یاڵ. بەساق سروە لێرەی کورد نازام لە کوێشە دەوەرە چیەکەی وەرە بەلامەوە هاتم بێ قەزابی و چی قەرقڕە ناوتەتەوە ئەڵێم چوون بۆ تەویلەکە قازەکارم نەبینی چی لێ هاتووە سەیران بردنیە دەرەوە ئاگاتان لێ بێڵێن ئێستا سەق قازە خوا ڕۆستە قازی چیە ئەبای خوا لەبەرەوە بێ ئاگاتان سەیرانی لەگەڵای خەمە نەبێ ئەو چیە وا بێ تااقەتەوە چیە زۆر بێت ئەو نەخۆشی وەڵڵا شەڵڵا نەخۆش بوومە چوون بۆ ماڵی ئەحە بۆ کرێخانەکە بە ملیشکاوە وا دەبێنە چێ دەستی چی ئەگریتەوە ئەڵێم کاکە هاتوو بۆ کرێخانەکە وەڵام مانگە نیمانە بدەینێ مانگێکی کە و ئەبێ بۆشم بکەی بە 75,000 کۆرە بوو کێشا بەناوی دەمیا کۆرەچی بە بەناوی دەمێ هەرزی ڕەم کرد ڕام کرد ئەزانی بۆ ڕام کرد لە چی ترسای کاکە من کە باسی پارەم کرد یەکسەر ئاوای کروسی دەمانچەم لێ دەربێنێ کورە حەدی چییە دەماچی بۆ ئەو چییە ئەتە منیش ترسام کاکە چوزام چەمە لەوە چە بوو بێ بە عەنتەر بۆ من شانسەکەی منە ئەو ناوچەوانەیە لێگەیشتی خوا ئەوە چییە دوو چڵ ئێسقانی ڕق و تەقا منی ژوتم قەی ناکە گوێی مێرە 75 بەرەوتم با دوو فیشەکەم پێوە نەنێ و حیاو ناموسم بچێ لە ئاوایی ئاوا ئارە وەڵڵا ئەو نەگوندەیە ئای ئەگەر گوندەنێ بە زوو ئاوا ناکە وەڵام منش زیڕم کرده بود کەوتم بەخوا فیشەکێکم پێوە تووشی بەڵایەگە وڵا پێم سەیرە ئەوە چییە دوو چڵ ئێسقانی یەک بۆ کزیرەی تەختە بێ لە تو وازدەوە بێرە بڕۆ پاروی نانم بۆ حازر کە خەریک مەمرم لە بەرسا شکەکانم چا کردووە ناوسکەکەی بۆ سوکردیتەوە جگەرەکەی ئەڵی دەنووکیتەوە حەق دەستە خۆش دەبم بێنەوەدی باشە بەسەر چاو بڕۆ دایشێستەوە بەم جلانە شەڵی خیالی